لەیەکێک لە یاریبەهێزەکانی هەفتەی دووەمی خولی نایابی کوردستان و لە یاری دێربی شاری هەولێر برایەتی لە یاریگای خۆی میوانداری هەولێر دەکات. یاریەکە لە کاتژمێر 3 ئێوارە بەڕێوە دەچێت. یانەی برایەتی بە سەرپەرشتی ڕاهێنەر فاتح حەمەخان تەواوی ئامادەکاریەکانی بۆ یاریەکە کردووە. تەواوی پێکاتەکەی بۆ یاریەکە ئامادەیە. هەریەکە لە ئەحمەد زیاد و بارزان یوسفیش گەڕاونەتەوە نێو پێکاتەکە. گەیلان لوقمانی یاریزان یانەی کارەباش بەشدار دەبێت لە یاریەکە. خۆ دەزانی بۆ یاری بیان یاریەکی گرنگە ئێمە لەگەڵ یانەی هەولێر ئێمە بۆ ینی بەیانی خۆمان زۆر باش بە ئامادەگەچکو یاریەکە لە یاریگای خۆمانەوە هەموو هەوڵێکمان بۆیە کە بتوانین سێ خاڵی یاریەکە بەدەست بێنین. ئێمە لە یاری یەکەمەر دویانە خاڵێکمان بەدەستێنەوە بەڵام ئەمە دلیلۆی دەکار دویانە لە بۆ بردنەوە یاریەکە بەڵام ئێمە هەموو هەوڵێک دەدەین بۆ بەدەستێنانی سێ خاڵەکە چونکە یاریەکی گرنگە لە ناو یاریگای خۆمانە و هەموو هەوڵێکمان بۆیە کە بتوانین دڵی هاندەران خۆشکەین و سێ خاڵ یاریەکە بەدەست بێنین. ئەم یاریە بۆ سەرهەنگ موحسین تایبەتمەندی زۆرە چونکە بۆ یەکەم جار ڕوبەڕووی یانە کۆنەکەی دەبێتەوە کە ماوەی 18 ساڵ گۆڵەکەی پاراستووە. هەمیشە دەمەوێت خۆم لەو بیرکردنەوەانە بدەزمەوە کە پەردەی بیرم دادێن ینی نامەوێت فکرلەوە کەمەوە دەمێ هەرچی زۆر یاریەکە دەست پێ بکرێت کۆتایی پێ بڕوە چونکە زەحمەتە تو پاش تەمەنێک مەسەن 18 ساڵ خزمەت لەو یانەیە دووبارە دێ ڕوبەڕوویانەکە دەبتەوە ینی شتێکی قورسە بەزی شاڵەوە دەکەن کە بە شێوێکی پیشەگەر و سروشتیانە شتەکە وەرگین وەکو پێم گوتیانی خۆم لە بیرکردنەوەە دزیتەوە ئەو چەند ڕۆژێ هەر فکر لەوە ناکەمەوە ئەوەی لەسەرشمانەوەکو گۆڵچیەکانی گۆڵەکە بە پاچی ڕابگرین دوجاریش هەرچیەکە یاریەکی تۆپی پێەیە کە بتوانین ئینشاڵڵا ئاستێک و ئەنجامێکی باش و شایستە بەیانێوەشی برایەتی پێشکەش بکەین و لەسەروی هەمووشانەوە یاریێکی خاوێن بکەین. یانەی هەولێر بە سەرپەرشتی ڕاهێنەر ئەحمەد موناجد ئامادەکاریەکی چڕ و پڕی ئەنجام داوە بۆ یاریەکە وەک خۆی باسی دەکات چاویان لە قەرەبووکردنەوەی خاڵە لە دەستدراوەکانی یاری ڕابردویانە. بۆ ئەم هەفتەیە تەواوی یاریزانەکانمان ئامادەم بۆ یاریەکە جگە لەو دوو یاریزانەی کە لەگەڵ تیپی عێراقین ئەمڕۆ پەیوەندیان پێوەکردنەوە دوایین یەکەی مەشتمانە تیپەکەمان زۆر بە باشی ڕاهێنانی کردووە هیچ پێکانێکمان نییە هەوڵ دەدەین قەرەبووی یەکسانی یاری ڕابردوومان بەرامبەر پێشمەرگەی سلێمانی بکەینەوە ئەو سێ خاڵە زۆر گرینگە بە تایبەت بەرامبەر برایەتی چونکە بەردەوام ئەو یاریەی کە دێربیە بەهێزە پشتیوان بەخوا سەرکەوتوو دەبین یاریزانەکانیشمان پێداگرن لەسەر ئەوە تیپەکەمان خاوەن یاریزانی زۆر باشە بەڵام تەمەن و ئەزمونیان کەمە یاریزانەکانمان 19 یاخود 20 ساڵن پێویستیان بەکاتە پێویستیان بە ئەزمموی نزیکەی 2 ساڵە تاوەکو ببنە بناغەی سەرەکی بۆ یانەی هەولێر العمود الأساسي لفريق أربيل هەردوویانە لە یاری یەکەمیان تاکە خاڵێکیان بەدەستێناوە ئەمەش وا دەکات بۆ سێ خاڵی یاریەکە بجەنگن تاوەکو لە ڕکابەری یانەکانی پێشەوە بەجێ نەمێنن. حوسێن محەممەد کەناڵی پێیان هەولێر.